کاتتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بەدواداچوون دەکەین لەسەر بڕیارێکی ئەنجومەنی وەزیران و باشترکردنی دۆخی ئابووری ژیانی کاسبکارانی عقارات. ئەنجومەنی وەزیران بڕیارێکی دەرکرد سەبارەت بە جێبەجێکردنی کێشەکانی لە سەدا سێی جوتیاران کە زیاتر لە 10 ساڵە ژمارەیەکی زۆر لە جوتیاران کە بە هەزاران جوتیار قەرەبوویان لە حکوومەت وەرگرتوتەوە زیاتر لە 10 ساڵە ئەم زەویانەیان وەرگرتوتەوە کێشەی کۆمەڵاتی لێ کەوتووە حکوومەت تاپۆی نەدەکرد وەزارەتی شارەوانی وەزارەتی داد ئێستا ئەنجومەنی وەزیران ئەو کێشەی یەکلا کردوتەوە بابزانی جولەی لە بازار دروست کردووە ئەرێ بەڕاست کێشەی عقارات بەس لە سەدا سێیە یاخود چەندین جار ئێمە هاتوین لەگەڵ ئەوان گفتوگۆمان کردووە باس لە کۆمەڵە کێشەی دیکە دەکەن دەڵێن ئەگەر بێت و ئەنجومەنی وەزیران حکوومەت وەزارەتی شارەوانی کاری لەسەر بکات جوولەی بازار باش دەبێ و هەم گیرفانی ئەوان و هەم گیرفانی حکوومەتیش باشتر پارەی دەچێتن. بڕیارەکەی لە سەدا سێت بینی بینیم بەڵێ چۆن بوو بڕیارێکی باشە بەڵام مەوزوعی تاپۆکە کێشەیە بۆ نووسینگە بۆ خەڵکی هەولێر بەتابێت لەبەرەوەی ئێستاکانە من خۆم چەند لە مێژە خەریکی عقاراتم عەرزم کردیوە لەو ئەرزانەی کە تاپۆ نەکراوە بە هیوای ئەوەی تاپۆ بکرێت ینی کارتە بەڵێ کارتە ئێوە کاسبکارن ئەوانەی کارتن تاپۆ کراوە لە ڕابردوویان نا هەندێک کراوە هەندێک نەکراوە چەند کراوە ئەگەر ڕێژەکە دابنی وڵە بوو ئەو زەویانێ حکوومەتی هەرێم دابەشی کردیە زۆربەی زۆری کراتەنها چەند مقاتەعەیەک ماوە ئێمە بە واقعەکە بڵێن وەکو کانی قرژاڵە وەکو هەندێک لە لای ڕۆژ هەڵات من نازانم بۆ دەبێت خۆی ئەسلەن حکوومەت پێویستی بەوەی ئەو ئەردانە تاپۆ بکرێت لەوەرەوەی پارەیەکی زۆر بۆ حکوومەت دەگەڕێتەوە توانێت بۆ شتێکەکە بەکاری بێنێتەوە چەندی وەردەگری لە هەر کاتێک کە تاپۆ بکرێت سەنەت وەرەقە چاوەرەقە زیاتر وەردە باشە چەند زەوی لەم شێوە هەیە کارتە نەبوویتە تاپۆ زۆر ئێستا بەس هەشتەکان بە تەواوی بوویتێ گرجۆتاری سەدان سەیەکەی مایە کارێک لە پارەوە ئالان کرایە هەتا ئێستا هەیە ئێستا ئەلعانە 6,000 100,000 شەیە بە هەمووی سێبەردان لە هەولێر سێبەردانی هەمووی کامەرە هەموو سێبەردانی دوو ئەبەدیەک نەکرایێتی کانی قژارە نەکرایێتی گرە سۆر نەکرایێتی جێب دەبرای خۆ ئەوانە تقریبان ئەوانە هەمویان لە شارەوانینە یعنی باور بکە هەفتا هەشتا هەتا 100,000 کارتمای ئێستا نەکرایێتی بەس لە سنووری پارێزگای هەولێر باش ئەو لە سەدا سێ جوولەی خسۆتە بازار لە سەدا سێی جوتیاران کە ئێستا بڕیاری بۆ دەرچوو تاوان فەرق باشی کرد باش بۆیان ئەگەر بێت و وەزارەتی شارەوانیش پرۆسەی تاپۆکردنی کارتەکان پەلە لێ بکە زۆر باشە هەم کرێکار هەم ئێوەش کەسابەتی زۆر زۆر باشە هەموو خەڵک ئیسفادە دەکە بە یەک چاو دەمەشە هەموو خەڵک دەکرێت هەموو خەرچی ئیسفادەی باشی لێ دەکات ئەمر کارتم کردی ئێستا ساحبەکەی مردیە کارتت کرس ساحبەکەی مردیەوە هەندەوە ئەوە 7 ساڵە کردم باشە 7 ساڵە تۆ زەویەکت کرد کارتە نەیان کردت ئێستا نەبووتە کێشە بۆ کێشە کابرا مردیە منداری خاسری هەیە ئەو بڕیارەی حکوومەت پێ باش بوویان خراپ هەر دەرەجەیەک بوو نەک باش لە چیەوە باش ئەوە باش و کاکە مشکلی لێ پەیدا دەبووە گەر ناو قەتعانەکو بۆ مشکلی لێ پەیدا مشکلی لێ پەیدا نابێتەوە سەتا سێ و سەتان کەس مەلاک وەلی گرتیە ئەو مەلاکە گەر 100 قەتعی وەرگرت و 100 قەتعی لە بازاڕی فرۆشتبی هەر نەیکردنی 300 کەس معاملەی باشە زۆر کڕین و فرۆشتنی پێکرا بوو زۆری پێکرا یعنی قەزێکت بۆ پۆلیس و ئەو شتانە ینی پێش لەسەر کڕین و فرۆشتن و ئەوانەیە و بەخوای نەدوزانم شتیوان بە بەرجێ نەکردێت کە گەیشت پۆلیسی بەڵام کردووە ناو باشە ئێستا کە ئەنجومەنی وەزیران ئەو بڕیارەیدا سوودەکە چییە؟ کێشەکان حەل بکات کێشەکان حەل بوو الحەمدولله جوولەی بازار دەبێ بەخوای ئەدیکو ئێستا کە لەگە 112 هاتو یەک مستەوای ئەگەنا بە دەفتەر فەرقی هەبوو ساری فەرقی سعری بە دەفتەر فەرقی باشە ئەگەر زەویەک نمونە دابنین چەندی هاتوۆتە سەر 100 هەتا 15 فەرقی کردی یعنی ئەو زەویە لە دەفتەری تۆ پێشتر کاکێ پێشتر ئاگاداری ئەو پرۆسەیە بووی ئەو لە سەدا سێ چەند ساڵە کێشەکەی بەردەوام ئەو لە سەدا سێ تقریبان 4 سال 5 سال دەبی 4 سال 5 سال یعنی لە 2014 پێم وایە بەرێ کێشە وەستایە بەرێ کێشەکان چ جۆرەک بوون کێشەکان حکوومەت بە ناوی نەدەکرد کێشە کارد بوو دەبای بکاتە سەنەت قەرەبووی فەلاعی بوو
دوو زۆرە قەرەبۆمانەیە ئەمە قەرەبۆی 12مانەیە 3مانەیە بەڵێ 3 فەلا هەردوو شار فەلاە ئەو 3 ڕاگرتو حکومت ڕایگرت بەڵێ خۆشی بە بڕیاری پەرلەمان لە بڕیار پەرلەمان دەرچوو ئەو 3 کە فەلا بە 3 قەرەبۆ بکرێتەوە بەرەوانی کە عقدیانێ عقدی زراعی قەرەبۆ بکرێنەوە بە 3 لە پاشان کارتیان تەوزا کرد عفوان فەلا کارتی وەرگرت قەرەبۆی وەرگرت فترە کردنی فرۆشتن لێ سەکرا و کارتان هاتە بازار کردنی فرۆشتن لێ سەکرا لە پاشان حکومەت ڕایگرت زۆر ئەو زەویانە بەرێگە لە زۆر زۆرن تقریبان بەس لە باغەمدارەوەی لاونێ 500 زیاتر بوونێ گەڕک لە هەولێر منارە ئێستا لە باغەمرە شابیەیە لە مەسەلەن لە گرجۆتیارەیە کەڕکەیە لە هەموو ئەو جیانەی کە حکومەت قەرەبووی کردینەوە هەیە جۆڵەشی داتە بازاری و دەستخۆشی لە حکومەت یاریمی کوردستان دەکەین کە بە زووترین کات گوتی ئەو بڕیار دەبێت جێبەجێ بکرێت باشە پێم بڵێ تۆ کاسبکاری دەڵێ من کەسابەتی لەسەر ئەو سەداسەیەم لە شارەزایی شمەیە ئەگەر کۆی ئەو زەویانە لێک دەینەوە هەر لە هەولێرە یان لە شارەکانی لە شارەکانی تکەش هەیە بەڵام ئەمە زیاتر ئاگاداری هەولێرینە زیاتریش لەوەی کە خەریتەی باغڵۆ منارەی باغڵۆ منارە نزیکە 4-5 قەتعی سەتاسی هەیە بەڕاستی زۆر تەسیری ئیشیمە کردبوو مەشاکلی زۆرمان هەبوو خەڵک ڕۆژانە داهات تەلیفۆنی لۆ دەکردین دەیگو ئەو زەویم کڕیۆلو نابتە باس لەوە دەکەت زۆر دەڵێ لە سەردەمی داعش پێش داعش نرخێکی باشی دەکرد نرخێکی زۆر باشی دەکرد کەمترین نرخی لە چار دەفتەر کەمتر نەبوو کەم چار دەفتەر کەمتر دواتر کە ڕاجیرە بە دەفتەر فەرقی کرد دابەزی ئێستا لۆ نمونە دوێنێ پێشی ئەو قەرارێک کە بدرێ زەوی هەبووە دوو دەفتەری دەکرد بە یەک دەفتەر دەیاندا من نەمیشتە دوێنێ بەڵام ئەمڕۆ کابرا ئەو دەفتەری بۆ دەگەڕێتەوە ینی بازار زۆر جوولەی کردیە یعنی زۆر باشە لە بەنسبەت ئەوانەی کە سەتاسیان دەکرێتە سەنەد تاپۆ دەکرێت بازارەکە جوولەی دەکا خەڵکەکە بابرێن ئەو مەشاکلی لەو هەل دەبی باوەڕکە ڕۆژانە خەڵک تەلیفۆنی لۆ دەکردین کاکەمە ئەو هەردەمان کردن و نابتە سەنەد طبعاً دەستخۆشی لە ئەنجومەنی وەزیران دەکەین سەرۆکی حکومەت هەرێمی کوردستان زۆر سوپاسی دەکەین کە جێی لە داواکاریەکانی مەگرتیە ئینشاءالله هەموو داواکاریەکان کەشمان جێمان لێ دەگری و بەهانامان وەدێ زۆر سوپاسی کاکامەرانش دەکەین کوردستان بیشتار کە زۆر گرنگی بۆ بابەتەیدایە سوپاسان دەکەین مەمنونین تۆ باس لەوە کرد کە مشکلی سەداسێت هەبوو لە ڕابردوو مشکلەکە چ بووە مشکلەکەوەیە کات خۆی حکومەت ئەو ئارزانەی تەوزیع کردیان دایتیا ساعبی ملک باشە دابە جوتیار قەرەبووی وەرگرتیە فرۆشتیتی چێ فرۆشتیتی ئەمە فرۆشتیتمان مشکلەی سەتاسێ دروست بووە کابرا هەموو ڕۆژێ دەبێت کاکەلۆ 12 بەناو دەبی لۆ 3 کەوایەوەی کڕیتی تاوکو ئێستا خاوەنی هاردەکە نەبوو تا هیچ خاوەنی هیچ شتێک زۆر بۆ کێشان ئەو کێشە زۆر بەڵام ئێستا دەستخۆشی لە حکومەتی دەکەی کە 3 باشە تو خەریتە عەلبووە باشە 3 چ گەڕەکێک دەگرێتەوە لە برێنە سنووری نمونە گرجۆتیاری دەگرتەوە گرجۆتیار دەگرتەوە کەرچی دەگرتەوە کەرچی دەگرتەوە برێ ئەو سنوورەی کە وەکو ئێستا ئەمە ئیش لێ دەکەن باغومنارەی لێ دەگرێت باغومنارەی باغومنارێکی گرین لە هەولێر زۆر لەمە دوا تاپۆر دەگرێت لەمە دوا ئێستاکە لەمە دووەکە ئەو شۆ حکومەتی هەرێم ئەو بڕیارەیدا کە برێ 3 تاپۆ دەبی ئەوان وەکو خەڵکەکانی دی تاپۆ دەکرێت سەنەدی خۆیان وەردەگرێت ئیش لە ئیشەکە باشتریش دەکرێت کێشە نامینێ کێشە لە بەینی مەکتەب عقارات و مەلاک و جوتیاری نامینێ بڕیارێکی گرنگ باشە چی بدرێ باشە لەمە دووە چی بکرێت بۆی جوڵەی بازار هەبێت ئەوە ئێستامە دەستخۆشی لە حکومەتی دەکەین لە بۆ ئەو بڕیارێ بەڵام بە هەنگاوی گەورەتریشەیە ئەگە بۆ نمونە زەریبە 3 گەلە زۆرە یعنی ئەم ئێستا لۆ نمونە ئێستا لۆ نمونەنەوە بەسیت ئەگە حکومەتی هەرێم ئەگە 3 کم کاتەوە میسالەن کابراایەک دی حەرزی دەکرێمە دەکری ناوێری بەناوکە دوو سارە ناوری و حرزەی بەناوکە لۆ 3 بازی زۆرە ڕسوماتی زۆرە زۆری دەکەوتە سەرێ کاتی خۆی کە حەرزێک بەناو دەکرێت بە $300 بە دەبێت چاوە بە نرخی قیمەتی زەریبەکەش چاو بۆشدا بخشێندرێتەوە بزانین حکومەت ئەو کێشەشمان لۆ عەل بکە. گوتن لە فەرمانبەرەکانی حکوومەت سەبارەت بە تاپۆکردنی زەویەکانمان ڕۆتیناکان فعلی ڕۆتینات زۆرە یعنی ڕاگررتنی معاملات زۆرە لە چ شوێنە بۆ نمونە ئێستا تۆ بڵێ
شارەوانی دەڵێ کارمەندی من باشە تاپۆ دەڵێ کارمەندم باشە کامیان خراپ لە زۆربەی عنی دەگەڕێتەوە سەر وەزارەتی شارەوانی ئەمن حەقم لە بەڕێوەبەرایەتی شارەوانی ژێن لە وەزارە ئەم قسەم لەسەر وەزارەتی شارەوانی وەزارەتی شارەوانی دەبی بە ئیشەکاندا بستۆبزانی هاوڵاتی ئیشەکانی تا چەند یاری بۆ گریمان ئێستا من زەویەکم هەیە زەویەکە وەکو خەریتە خەریتەی کاملە قەتعەیە بەڵام کەندە کە کەندە پێویستە حکومەت بێ لزلەک پێک بینی قەرەبوون بکاتەوە بزانی کاکە ئەگەر ئەو زەویە فعلەن شاونیە لە بۆ کردنی ماڵی منە مەلای بەنای خۆمە بەڵام پێویستە حکومەت قەرەبوون بکاتەوە دووەمین ئێستا من دەسم زەویشی تاپۆی دەکەم ئیگر زۆر دیاری لە تاپۆی عنکاوەیە دوومانجی ڕێش پێ دەچی هەتا تاپۆیەکەی وەردەگرم دوومان باشە مە گوناحمان چییە زۆرە دوومان زۆر نییە لەبەر چ لەوە تو زۆرە ینی کڕینی فرۆشت ڕادەستی ڕادەستی کڕینی فرۆشت نامی کابرا هەتا تاپۆ نەکرێ پارەکەت نادا نەخێر هەتا تاپۆیەکەی وەرنەگری نادا تۆش ناتوانانی مەعامەلە نەخێر ئەمە کێشێکی گەورەیە بۆ ئێوە زۆر گەورەیە کامەران ینی بەڕاستی ئەو ڕۆتیناتەی ڕاستن لە وەزارەتەکان هەیە ئەمە دەڵێ شارەوانی تۆ دەڵێ لە تاپۆی بەڕاستی ڕۆتینات گەلە زۆرە کاکامەران دائیرێ مرۆڤ بڕۆ سیارەشی بەناو کە سەنەوەیەکەت فەوری بێدەدەتەوە باشە لەبەر تاپۆ دوومانجی دەبەچی لەبەر تاقی دەکەن ڕۆتیناتە نازانم بەڵام تەبعانی ڕۆتینات بی سەنەدەشی نوێ دەکەوە بە هەفتەی دوو ڕۆژ داوامێ دوو ڕۆژ لەو دوو ڕۆژەش بە سێ حساس حالی سەنەدە شوێن ناگرێت لە سوپای نوێ سەنەدە بە تەقدیم کردی وەرنەگیرێت تاپۆکردنی زەویەکانی لە سەداسەی جوتیاران کە ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی لەسەر داوە بێگومان ئەم بڕیارە پەیوەندیدارە بە سێ وەزارەت وەزارەتی کوشت و کاڵ وەزارەتی شارەوانی وەزارەتی داد دەینە وەزارەتی کوشت و کاڵ بابزانین ئالێتی جێبەجێکردنەکە بە چ شێوەیەک دەبێ و کەی ئەو هەموو پارچە زەویەکە لە تەواوی پارێزگاکانی هەرێمی کوردستان هەیە کەی جێبەجێ دەکرێ و ماوەی جێبەجێکردنەکەی بە چ شێوەیە جارێ با لەوە دەست پێ بکەین گرنگی ئەو بڕیارە بۆ ئێوە بۆ هاوڵاتی بۆ حکوومەت لە چێوەدا دەبینن ئایا تەنیا ینی لە سەداسێ پەیوەندی بە پارێزگای هەولێر یان لە تەواوی پارێزگاکانەوە کێشەیە هەبووە بەڵێ زۆر سپاس تەبەن ئەو بڕیارە زۆر بڕیارێکی گرنگە لەبەرەوەی هەموو کێشەیەکی هەڵپەسێراوە گەر چارەسەر بکرێ بێگومان سوودی زۆری ئەبێ بە تایبەتی ئەم بابەتە ڕەنگە پەیوەست بێ بە ئەگەر نەڵێم ڕەنگە هەزاران کەسەوە بێ و سوودەکەشی تەنها بۆ پارێزگای هەولێر نییە ڕەنگە بۆ پارێزگای هەولێر بە بەراورد لەگەڵ پارێزگەکانی ترا زیاتر بێ بە حکمی ئەوەی کە ماستەر پلانی هەولێر بەرفراوانترە لە شارەکانی تر ڕەنگە سوودی زیاتر بێ بەڵام بۆ هەموو جوتیارانی هەرێمی کوردستانە بەپێی ئەو بڕیارە هەموو ئەو جوتیارانەی کە پێش هەژدەی دوانزەی 2010 کە بە بڕیارێک قەرەبووکردنەوەی جوتیاران وەستا جارێکی تر قەرەبووکردن دەست پێکاتەوە و ئەو جوتیارانە مافی خۆیان وەرەگرن لە سەداسی ئەوەی کە زەویەکانیان کە بە گرێبەستی کشتتوکاڵی یا بە بڕیاری دەبەشکردن زەویان پێدراوە کاتی خۆی ڕێژەی لە سەداسیەکە وەرئەگرن و بۆ ئەم مەبەستا بێگومان ئەو جوتیاران دەگرێتەوە کە با بڵێن مامەڵەکانیان یاسایین و قۆناغەکانیان بڕیوە بێگومان بە پێی یاسای ڕێخستنی مافی جوتیاران یاسای ژمارەیەکی ساڵی 2010 بە پێی حکومەکانی ئەو یاسایە ئەم جوتیارانە قەرەبوو دەکرێنەوە باشە کەوای نایاسایشی تێدا خۆت باستەوە کرد یاسایی بن مامەڵەکانیان ڕایی دەکرێت نایاسایی بن بێگومان ئەو وردبینی ئەکرێتەوە لە هەموو ئەو معاملانە وردبینی ئەکرێت بۆ مەبەستە بە سوپاسەوە ینی کە لەگەڵ وەزارەتی تەوانەمە هەوڵێکی هاوبەشی وەزارەتی کشتتوکاڵ سەرچاوەکانی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بوو کە ئەو بڕیارە لە سەرکاتی ئەنجومەنی وەزیران دەرچوو بۆ ئەو مەبەستە لیژنەیەک پێکهێنرێ لە ئاستی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان لە نوێنەری وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو نوێنەری وەزارەتی شارەوانی گەشت و گوزار نوێنەری وەزارەتی داد ئەم لیژنەیە هەڵەسن بە وردبینیکردن لە هەموو ئەو مامەڵانە
ئەگەر تەواو بوو پێش 2010 ئەوە بێگومان مافی قەرەبوو یان ئەدرێت. بەشی زۆر لە کاسبکاران جوتیاران دەڵێن ئەمە جێگای دەستخۆشیە، بەڵام ترسیان لەوە هەیە لە ئالێتی جێبەجێکردن. دەڵێن ئیتر ئەوەش چەند ساڵێکی دەبا تاوەکو ئێمە تاپۆ وەردەگرن یان مامەڵەکانمان ڕایی دەکەن. بڵێ من ئەوەی جێگەی خۆشحاڵیە لە بەشێکی لە بڕیارەکە دەڵێت دەبێت لە ماوەی 120 ڕۆژە ئەم کارە تەواو بکرێت. یعنی ئەبێ لە ماوەی 120 ڕۆژی ئیشکردنە هەموو ئەو مامەڵانەی کە هەیە وردبینی تا بکرێت و قەرەبەکان وەربیرە بەپێی فەقەرەیەکی بڕیارەکە بەو شێوەیە. لەبەرەوە ئینشاءڵا پشت بەخوا و دڵسۆزان ئەوەنە درێژە ناکێشێ کە بەو شێوەیە. بەدەر لە بڕیاری ئەنجومەنی وەزیران سەبارەت بە لە سەداسەی جوتیاران کە چۆن جێبەجێ دەکرێت وەزارەتی شارەوانی کەی تاپۆکان مامەڵەکان ڕایی دەکات کێشەی کارتەکانیش هەیە. ینی خەڵکێکی زۆر دەڵێ کە کارتێکی زۆر هەیە تا ئێستا تاپۆ نەکراوە. ئەوە لەگەڵ بەرپرسێکی وەزارەتی شارەوانی قسە دەکەین با بزانین وەڵامی چی دە. هاوڵاتیان جوتیاران ئەوانەی لە سەدا سێ زەویان وەرگرتووە قەرەبوو کراونەتەوە کەی بێن دەست بە مامەڵەی خۆیان بکەن. بەێ بەنسبەت ئەو جوتیارانەی کە مەشمولن بە قەرەبووی سەتاسێ بە پێی یاسای ژمارەیەکی ساڵی 2008 بڕیارێک لە ئەنجومەنی وەزیران دەرچوو لەسەر پێشنیاری وەزارەتی مەبەهامەنجی لەگەڵ وەزارەتی کشتکار بۆ دووبارە ڕایکردنی معاملەی ئەو جوتیارانەیە کە لە بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران لە 12/2018 ڕاگیرە. ئێستا بە بڕیاری ئەنجومەنی وەزیران لە 15/7/2020 بڕیارێک دەرچوو کە ئەو معاملانە دووبارە جێبەجێ بکرێت ئەوانەی مەشمولن بە سەتاسەی قەرەبوو بە پێی ئەو یاسایە زۆرن ئەوی گرێ بەست کوشتکاڵی و بڕیاری دابشکردنی زەویان هەیە زەویەکانیان کەوتە ناو سنووری شارەوانیەکان مەشمولن بەو قەرەبووە هەولێر دوهۆک هەموو کوردستان هەموو کوردستان بەێ ئەوانی مەشمولن بەو یاسایە باشە کەوایە ڕێژەکە زۆرە بەێ باشە کەیت بێن بۆ ڕایکردنی خۆی بڕیارەکە ئەنجومەنی وەزیران لە 16/8/2020 گەیشتە دەستمان دوای ئەوەی نووسراوی پێ دەکەین بۆ شارەوانیەکان بۆ جێبەجێکردنی دەتوانن مراجعی شارەوانی ینی مدەیەک دیارە بڵێن بخۆی لە بڕیارەکە ئەنجومەنی وەزیران هاتیە خلالی 120 ڕۆژ هەموو قەرەبووەکان جێبەجێ بکرێت ینی کارت بێ دەبێت بکرێت ئەمە وەکو وەزارەت لەوڕەوە دەستمان بە ئیشکردیە ینی دەستان پێکردی دەست بە کۆبوونەوە و بە پێکەینانی لیجان و ئەوانە دەکەین لەوڕەوە نووسراوکە بە بەرواری دوونی لە بۆمان هاتیە بۆ جێبەجێکردنی دەست پێکردنی ئەو کار باشە بەشێکی زۆر لە کاسبکاران هاوڵاتیان ئەوانەی زەویان هەیە و کارتە گلەیی دەکەن دەڵێن کارەکان بە خەڵ بەڕێوە دەچیانی بۆ نمونە خەڵکێکەیە دەڵێ 7 ساڵە من زەویم کڕیوە کارتە بۆم تاپۆ ناکرێت بەم بڕیارە هەموو زەویەکانی کار تاپۆ دەکرێت یاخود دیسان پرۆسەیەکی درێژخایانە نەخێر ئەو بڕیارە تەنها بۆ ئەو جوتیارانەیە کە مەشمولن بە یاسای ژمارەیەکی ساڵی 2008 کارتی زەوی قەرەبوویان هەیە ئەوانی تریش خۆی پرۆسەکە بەردەوامە بە شارەوانی لەگەڵ لیژنە پەیوەنددارەکان کار دەکات بۆ کردنیان بە سەنەد ئەو کارتانە دەکرێتە سەنەد ینی سەقفێک هەیە دیاری بکات کە چەند دەبێت ئەوە تەواو بکرێت پرۆسەکە بەخۆی سەقف دیاری نەکرایە بەڵام یعنی ئیشەکە بەردەوامە چکە مقاتعەکان زۆرە زەویەکانیش زۆرە ئەوجا هەر جارێ مقاتعەتی شارەوانی تەواو دەکا و دوایە دەچیتە سەر مقاتعە بابنین کەرتەچیتر بۆ تاپۆکردن ئیشەکان بە هەما ینی بە تەنیا شارەوانی ناکە بە هەماهەنگی لەگەڵ تاپۆ ئەو ئیشانە دەکەن وەزارەتی دات و کشتوکاڵ بەێ ئالیزنەی هاوبەش هەیە ئەو ئیشانە دەکەن. بەشی زۆری هاوڵاتیان و کاسبکاران وەک خۆیان باسییان لێوە دەکرد بڕیارەکەی ئەنجومەنی وەزیران بە چارەسەرکردنی کێشەی قەرەبووی جوتیارانی لە سەدا سێ
بڕیارێکی زۆر باشە و وای کرد ینی بمانەوێ و نەمانەوێت جوولەی بازار دروست بکە خەڵکێک کە چەند ساڵ ئەم زەویانەی کڕیوە ئێستا کڕین و فرۆشتنی پێوە بکەوە کەمێکیش قازانج بکات بەڵام لەگەڵ ئەوەشدا ترسیان لەوە هەیە کە مامەڵەی ڕایکردنی ئەم زەویانە لە وەزارەتی شارەوانی یان لە وەزارەتی کوشت و کاڵ تاخیر بێت وەزارەتی شارەوانی و وەزارەتی کوشت و کاڵ باسییان لەوە کرد کە بەپێی بڕیارەکەی ئەنجومەنی وەزیران پێویستە لە ماوەی 120 ڕۆژ واتە لە 4 مانگ تەواوی ئەو زەویانەی کە قەرەبوو کراونەتەوە بۆ جوتیاران مامەڵەکانیان ڕای بکرێ و بکرێن بە سەنەد دەژڵێن سازش لەسەر ئەوە ناکەین کە بە شێوەیەک لە شێوەکان وا بکەین جوولەی بازار دەست پێکەوە هەموو ئەو زەویانەی کە کارتن بکرێت بە تاپۆ تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە نەخواتان دەست پێ.